لەیلا فەریقی هونەرمەند و ئەستێرەی کورد لە دوای 10 ساڵ بێدەنگی و دووری لە هەوادارانی ئێستا لە کوردستانەوە کار بۆ ئەلبومێکی نوێی گۆرانی دەکات. لە نێو ئەلبومەکەی لەیلا فەریقیدا گۆرانیەکی نیشتیمانی بۆ کوردستان هەیە. تۆڕی میدیایی ڕوودا و بۆ یەکەم جار وەک یەکەم میدیا بەشێک لەو گۆرانیە بڵاو دەکاتەوە. لەیلا فەریقی لەبارەی ئەو سرودە نیشتیمانیە و پەیامی لەم بارودۆخەی ئێستای کوردستاندا بۆ ڕوودا و لە نێو ستۆدیۆ و لە کاتی تۆمارکردنی گۆرانیەکە بەم شێوەیە قسەی کرد. پەیامی خۆشەویستی و پێکەوە ژیانی هەیە. شعرەکەش وەسفی کوردستانە، وەسفی حاڵەتێکە کە شاعری گەورەی کورد شێرکۆ پێکەس دایناوە. خۆشەویستی و پێکەوە ژیان پێم وابێ پەیامی زۆر قەوی لەو تێکستەدایە. پێم خۆش بوو بەشدار بین لەم پرۆسەسە بە گۆرانیەک بتوانین بەشداری خۆمان و هاو دەردی و لە هەمان کاتیشە خۆشحاڵی خۆمان دەرببڕین بۆ کۆمەڵی دەستکەوت کە میلەتی کورد بەدەستی هێناوە لەم ماوە. هەڵکەوتزایر ئاوازدانەری سرودەکە و تەواوی ئەلبومەکەی لەیلا فەریقیە. تێکستی ئەم سرودەش لەلایەن شاعری کۆچکرد و شێرکۆ بێکەس نووسراوە. هەڵکەوتزایر دەڵێت ساڵی 2017 ساڵی لەیلا فەریقی دەبێت. ساڵی 2017 دەبێت تا ساڵی هونەرمەند لەیلا فەریقی لە میوزیکی کوردیدا. ئەوەش ئاماژە بەوە دەدەم کە تەنها بۆکو پشوویەک هونەرمەند لەیلا فەریقی ئێمە لە پرۆسەی کارکردن هەمیشە بەردەوام بووین. من هەر لە سەرەتای کارکردنیم ئیشا دەستنیشانی یەکەم من بە حکمیەوەی کە ئەستێرەی یەکەمە نەک تەنها ئەستێرە یەکەمە لە کوردستان هونەرمەند لەیلا فەریقی ئەوم هەڵبژار کە ئەم سرودە بڵێ کات و زەمن ئیشەکەمانی تۆزە تاخیر کرد. لەیلا فەریقی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستانە، دەیان ساڵە لە وڵاتی سوێد دەژی، خاوەنی چەند ئەلبومێکی گۆرانیە و با یەکێک لە ئەستێرەکانی نێوگۆرانی و میوزیکی کوردی دەناسرێت. دەرباز یونس، ڕوودا و هەولێر.